لە شاری هەولێر لە ژێرناوی کوردستان شوێنی پێکەوەژیان و ئازادی ئاینی و لێبوردەیی نێوان پێکهاتەکانە دیدارێک بەڕێوە چوو. ئەم دیدارە بەسەر دوو پانێڵدا دابەشکرا بوو. تێدا 8 کەس بۆ پێشکەشکردنی پانێڵەکە ئامادە بوون کە بە نوێنەرەتی ئاینەکانی خۆیان بەشداریان کردبوو. سەرجەمیان تەکیدیان لەسەر پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان گشت ئاینەکان دەکرد بۆ پێکەوەژیان و ئازادی ئاینی و یەکتر قبولکردن لە هەرێمی کوردستاندا. من هەوڵمدا بە داتاشۆ بە شێوەیەکی زۆر جوان بیسەلمێنم کە بەڵێ هەرێمی کوردستان توانیوێتی ئیمەیجێکی جوان وێنایەکی جوان پێشکەش بە دنیا بکات. هەر ئەمەش وای کردو دەمێ ئەو پەیامەش بگەن هەر ئەمەش وای کردووە کە بەدەیان نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان ئۆفیس بکەنەوە. هەر لە بیرمان چێ ساڵی پار بوو لە گرمەی جەنگی داعش نوێنەرایەتیەکێتی ئەوروپا لە هەولێر کرایەوە. ئەمە پەیامێکە کە بەڵێ ئێمە دڵنیاین لە ئێوە دڵنیان لەو ئەمنیەتێک کە لە هەرێمی کوردستان هەیە. بۆیەش دەبێت ئەو پێکەوەژیانی کە ئێستا بوونی هەیە کە میراسێکی زۆر قەدیمیە لە کووردا هەبووە کەسێک بێمەی نەبەخشیوە یا خێر بێمە بکە لە خەسڵەتی ئێمەدا هەیە. بۆیە دەبێت چۆن دیسان پەیامی خۆم دەگەینم کە چۆن بتوانین زیاتر ئەم پێکەوەژیانە کە هێشتا مناڵێکی بچکۆڵانەیە گەورەی کەین و پەڕی پێ بدەین. زۆر جار وێنەی پێکەوەژیانی ئاینی و یەکتر قبولکردن لە هەرێمی کوردستان بە جۆرێک دەکێشرێت کە کوردستان ماڵی هەموو ئاین و نەتەوەیەک نییە، چونکە کۆچکردن بۆ وڵاتانی ئیقلیمی و ئەوروپا و ئەمریکا پەرەیسەند بوو. پێشکەشکاری ئەم دیدارەش بۆ دەنگی ئەمریکا باسی ئامانج لە بەڕێوەبردننی ئەم دیدارە دەکات بۆ ئەوەی تەرکیز بکەینە سەرسێ خاڵی گرنگێک ئەو هاوبەشانی کە لە ئاینەکاندا هەیە و ئەوەی لە داهات ئەو هاوبەشانە تونندوتۆڵ بکەینەوە دیایدا مرۆڤ بە شێوەیەکی ئاسوودە بە شێوەیەکی برایانە بە شێوەیەکی پێکەوەژیانە بتوانیتن گوزەر بکات. دووەمیان کوردستان وەکو شوێنێکی گرنگ لەو مەناتقەدا چۆن دەتوانێت ئەو هەموو ئاینە لەخۆ بگرێتن و هەموو پێکەوە بە یەک ئارماج مافەکەویان تێدا پارێزراوە بیتن و پێکەوە گوزەر بکەن و پێکەوە ژیانێکی باش و سەرکەوتوو بەڕێوەکەن. شێرزاد مامسانی نوێنەری ئاینی جوواکان لە وەزارەتی ئەوقاف کە پەیامی خۆی لەم دیدارەدا هەبووە سەبارەت بە چوونەتی ژیان و خۆگۆنجاندنی جوواکان لە هەرێمی کوردستاندا ناوبراو دەڵێ ئێمە تەداخولی سیاست ناکەین و دەمانەیە ببینە یەکێک لەو گوڵانەی ناو گوڵدان کە هەر ئاینێک گوڵێکە و کوردستانیش گوڵدانەکەیەتی. هەموو گوێک لێرە زۆر ئاسوودەیە وەکو چۆن ئێزیدیەک ئاسوودەیە وەکو چۆن کاکەی و زەردەشتێک ئاسوودەیە. بەڵام ئەوەی کە بەهۆی تێکەڵاوی بوونی خۆی بە کۆمەڵێک بند و بالۆری سیاسی دەبەستێتەوە نە ئاسوودەیە. ئێمە ئاسوودەین لەبەرەوەی ئاسوودەین کە تەداخلی سیاست ناکەین تەداخلی سوڵتە ناکەین تەداخلی کۆمەڵێک شتێک کە پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە دەمانەوێت شارستانێتی و کەلتوری ئاینی جوو لێرە زیندوی بکەینەوە بۆی بتوانین ببینە یەک لەو گوڵانەی کە لە گوڵدانی کوردستاندایە کە هەر ئاینێک لێرە گوڵێکە و کوردستانیش گوڵدانەکەیەتی. بەڕێوەچوونی ئەم جۆرە پانێڵانە لە ژێرناو و نیشانی پێکەوەژیان و ئازادی ئاینی و لێبوردەیی لە هەرێمی کوردستاندا ڕەنگە بەس نەبێ تا هەمان ئەو ناونیشانە وەک خۆی جێبەجێ بکرێت و کاری بۆ بکرێت. لە هەولێرەوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا.